پرۆژەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان کە لە کاتی خۆیدا و لە ساڵی 2015دا 74 مادەی لێپەسەند کرا، بەڵام دواتر بەهۆی سەرەڵدانی ناکۆچیەکانەوە و ڕێکنەکەوتنی لایەنەکان پرۆسەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان پەکرا و تا ئێستاش بەهۆی بەردەوامی ناکۆچیەکانەوە چارەنووسی پرۆژەکە نادیارە. ئەندامانی نووسینەوەی دەستورەکە پاش تێپەڕبوونی نزیکەی 3 ساڵ باسەر ڕاوەستانی کارەکانیان دەڵێن ئەگەر لە کاتی خۆیدا پرۆژەکە ڕێکەوتنی لەسەر بکرایە، هەرێمی کوردستان نەدەگەیشتە ئەم ڕەوشەی ئێستا. ئەگەر دەستورمان هەبا زۆر لەو کێشانەی ئێستا هەمان بوو نەمان دەبوو. دەمانتوانێت 2015 بەردەوام بین و ڕێیەکان بۆ کەمترین جیاوازی چڕ بکەینەوە بیخینە بەردەم سەرکردایەتی حیزبەکان. ئەو کاتە حیزبەکانیش لە ڕێگەی کۆمپرۆمایز و تێگەشتنی خۆیان یان ئەوە تا سازانی کولیان لەسەر دەکرد یان ئەوە تا بە دوو ڕێی جیاواز دەخرا بەردەم ڕایگەل و ئیترگەل سەروەری و سیادەی خۆی ممارەسە دەکرد. زۆربەی کێشەکان یەکلا کاتەوە لە بڕۆی خەڵکی کوردستان و کاتە معلومە بێ لای کە دەنگی شەدات ڕوا بۆ ڕێفراندۆمیش معلومە بێت کە دەنگی بە چ سیستەمێک داوە بە چ شێوازی حکومڕایی داوە. یعنی تۆ ناکرێت ئێستا بڕێ تەنها من سەر بەخۆی مێ، بەڵام چ وڵاتێک دەبێت، وڵاتەکە دەبێت چۆن بێت، سیستەمەکەی دەبێت چۆن بێت. خۆمە پرسە گرنگە ئەساسیەکەی ئێستا ئەوەیە. پرۆژەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان پێشتر بە نوێنەرایەتی هەموو لایەنە سیاسیەکان لیژنەیەک پێکهێنرا بۆ نووسینەوە و ڕێکەوتن لەسەر کۆی مادەکانی نێو دەستورەکە، بەڵام لیژنەکە تەنیا 74 مادەی پەسەند کرد و لە ناوەڕاستی ڕێگەکەدا بەهۆی دانیشتنی پەرلەمانی کوردستان لەسەر پرۆژەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم کارەکانی ڕاوەستا. گرفتێکی دری بەردەم لیژنەکە کێشەکانی هەرێمی کوردستان بوو، بە تایبەتی کێشە سیاسەکان و پرسی سەرۆکایەتی هەرێم. بۆیە وادەی لیژنەکە کە 90 ڕۆژ بوو لە 25 دەستی پێکرد بۆ 28. ئەو ڕۆژە بوو کە ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی پێهات. بەداخەوە ئەو کێشەی لە پەرلەمانی کوردستان چارەسەر نەکرا، وەکو کۆمیسیۆنیش هەڵبژاردننی نەکرد و گفتوگۆ پێنج قۆڵیەکانیش سەری نەکرد. بۆیە لەگەڵ کەوتنی پەرلەمانە لیژنی دەستوریش ئێستا پەچی کەوتووە. هەرێمی کوردستان ئەگەر وەکو هەرێمێکی خاوەن سیادە بێوێ ئایندەی خۆی ڕۆشن کاتەوە و هەرێمێکی لە چوارچەوەی وڵاتێکی فیدرال هەر پێویستی بە دەستور بوو. مادەی 120 لە دەستوری هەمیشەوی عێراق دەرفەتی داوە بە هەرێمەکان دەستوریان هەبێ. ئەم ڕەشنووسە ڕۆیای ئێمەوا بوو کە لەم خولی چوارەمی پەرلەمان هەرێمی کوردستان بکەینە خاوەنی دەستور، بەس نان هێڵا تەمان بەس ئێمەوەی کە پرۆسەکەمان بەڕێوە بر لەو 20 کەسە 74 مادەمان نووسیوەتەوە، 200 سەعات کۆبوونەوەمان کردووە، 90 ڕۆژی خایاندووە. ڕەشنووسێکە وەستاوە ماوەی یاسایی بەسەرچەوە. ئەگەر دامەزراوەکان کەوتنەوە کار و چوونەوە سەر ئەساسی خۆی بەڵێ هەرێمی کوردستان ئەو کاتە دەتوانێت ناوی خۆی بنێ هەرێمێکی خاوەن سیادە و یاسایی کە بەڵگەنامێکی یاسایی بەهێزی وەکو دەستوری هەبێ. ئەمەندامەی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆن یەکێتی دەڵێت دەستور پرۆژەیەکی نیشتیمانیە و نەدەبوو تێڵکێشی ململانی و ناکۆکیە سیاسیەکان بکرایە، بەڵکو پێویست بوو لایەنەکان لا دەرەوەی بەرژەوەندیەکانی خۆیان پرۆژەکەیان پەسەند بکردایە. زۆ گرنگە ئێمە دەستورێکمان هەبێ، دەستورێکی وا کە بەرژەوەندی گشتی لەسەر هەموو بەرژەوەندیەکەوە بێ، چونکە ئێمە دەستورێ بۆ ئێستادانانرێ بۆ ئایندەیە. زۆ گرنگە ئەو کاری و بەرژەوەندینەوەکانی داهاتوش لە بەرچاوبگیرێن، نەک بەرژەوەندی تاکە حیزبێ کە ئەمە بەڕاستی مەترسی لەسەر داهاتوی هەرێمی کوردستان دروست دەکات. کۆی ئەو 74 مادەی کە لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان پەسەند کراوە کەمترین ناکۆکی لایەنەکانی لەسەر بووە و با ڕێکەوتنی هەموو لایەنەکان پەسەند کراوە. پێش ڕاوەستانی پرۆژەکەش بڕیار بووە گفتوگۆ لەسەرە و مادانە بکرێت کە پەیوەستن با دەسەڵاتەکانی بەڕێوەبردن و یاسادانان کە چاوەڕێ دەکرا زۆرترین ناکۆکی لە نێوان ئەندامانی لیژنەکەی بە دوای خۆیدا بهێنایە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.